نهاجي ميوانێکی me heye mêvanekî qedir bilind e ew ê bi rêya vîdeoyê bimereve niha bi çepikek xurt serokê Partiya Yekîtiya Niştimanê Kurdistan Birêz Bafil Talebanî bimereye. ڕۆژتان باش خوشک و برایانی عەزیز نەورۆزتان پیرۆز بێت ئەو هەموو مناڵە گەنجە جوانە نەورۆزی ئێوەش پیرۆز بێت ئەنشەڵڵا ئیمساڵ ئەو ساڵە ئەبێت کە هەموو کوردەکان بەیەکەوە ئیشەکەن هەموو کێشەکانی خۆمان لەلایەکە ئەنەین و بەیەکەوە بۆ بەرژەوەندی گەلەکەمان شان بەشان خەباتەکەین داوا ئەەکەم لە هەموو وڵاتەکانی دەوروبەرمان کە سیاسەتمەدارەکانمان بەردەن وە هەموو سەرکردەکانمان بەردەن کە ئیجازە بدرێت خەڵک سەردانیان بکات و دکتۆر و محامیەکانیان بچنە خزمەتیان دڵمان لای ئەو خانەوادانەیە کە بەو کارەساتەی بوومە لەرزەیە ئەو هەموو خزم و کەس و کار و خوشک و برا و باوک و دایکیان لە دەستدا بە پشتیوانی هەر هەمووتان زەختێکەکەینە سەر حزبەکان کە بەرژەوەندی گەلەکەمان پێش بەرژەوەندی خۆیان دابنێن جارێکی تر زۆر زۆر سپاستانەکەم بژی کورد و کوردستان و کوردستان یان نەمان.